20,000 پێڵاو لێرە لە گوندی کەڵەچینی سەر بە قەزای خەلیفان دانراوە. جا بە من پێتان بڵێم چیرۆکی ئەم پێڵاوانە چێ و 20,000 پێڵاوە بۆچی لێرە دانراوە. ڕێکخراوی سەرچیا کە ڕێکخراوێکی خێرخوازیە لەگەڵ خێرخوازێک بە بڕی 15 میلیۆن دینار پێڵاویان کڕیوە لە هەولێرەوە بە 3 گەڵابە هێناویانە بۆ گوندی کەڵەچین. لێرە داناون بۆ ئەو کەسانەی کە پێویستیان بە پێڵاوە. لێرە دێن ئەو پێڵاوی کە پێویستیانە هەڵیەگرن و بۆ خۆیان ئەیبن. پێڵاوەکان پێڵاوی جۆرا و جۆرن، پێڵاوی پیاوانی تێدایە، پێڵاوی ژنانی تێدایە، پێڵاوی مناڵانی تێدایە، پێڵاوی یاری تێدا، هەر جۆرە پێڵاوێک کە بتەوێ لێرە لە نێو ئەو 20,000 پێڵاوە هەیە و ئەو کەسەی کە پێویستێتی دێ لێرە پێڵاوەکەی بات. بەڵام ئەوەی کە گرفتە پێڵاوەکان لەگەڵ گواستنەوە تێکەڵاو بوونە. لێرە کەسێک کە گەربیەوێت تاکێک دۆزێتەوە، کە تاکێکە دۆزێتەوە نزیکەی کاژمێرێکی تریش ئەبێ بگەڕێت تاوەکو تاکەی تری ئەدۆزێتەوە. بەڵام ڕێکخراوی سەرچیا هەر لە بەیانیەوە سەرقاڵی ئەوەن قسەم لەگەڵکردون وتیان سەرقاڵی ئەوەین کە پێڵاوەکان جیا بکەینەوە، ئەوانەی کە بەکەڵک دێن لە دایان بنێن بە جیاواز بۆی ئەو کەسانی کە دێن لێرە پێویستیان بە پێڵاوە کاتێکی زۆریان پێویست نەبێت بۆ ئەوەی بە دوای تاکەی تری پێڵاو دابگەڕن. ئەو پێڵاوانە لە دوێنێ ئێوارەوە لێرە دانراون لە سەر ڕێگای سپیلک بۆ خەلیفان بە دیاریکراوی لە گوندی کەڵەچینی سەر بە قەزای خەلیفان. ڕێکخراوی سەرچاڵی لە دوێنێەوە خەڵکێکی زۆر هاتووە بۆی ئەو پێڵاوانەی کە پێویستیانە بیبن. لە دوێنێەوە نزیکەی 5,000 پێڵاویان بردووە و داواشەکات ئەو کەسانەی کە پێویستیانە داوا لە هەژارانەکات. هەر کەسێک پێویستی بە پێڵاوە بابێت لێرە ئەو پێڵاوەی کە بەدڵیەتی ئەو پێڵاوەی کە پێویستێتی بیبات، هەر چەندی پێویستێتی ئەتوانێت بێ لێرە لەگەڵ خۆی بیبات.